لە دەرێ بووم. لە دەرێ بووی؟ بەرێ. لەکوێ؟ لوکیشن بەزەبت پێم بڵێ لەکوێ بووی؟ ئیشم هەبوو. چییە؟ تاقیبم دەکەی؟ ئەها، ئیش سەعات 12 شەو. بەرێ. وانیا؟ بەرێ. لەکوێ بۆ ئەم ئیشە؟ سومەیە، زیاتر لەگەر عەسام گەمەی مەکە. هەندە تەحقیقی لە من مەکە باشە؟ پێم بڵێ بزەبت لەکوێ بووی؟ کچێ تو چه عیلاقەت بە مندە؟ دەرەم ئیشم هەبوو تەواو. ئیشی چی؟ من ژنە نیم نابێ بزانم لەکوێ بووی؟ کچێ ژنی چی دەرێشێتی تازە لە شەماعی بڕڵاوی لاکەوە؟ دەستی پێم فێر بووە. ئێستا دەبێت تەلەفۆن بکەم بۆ کاکەم. شەربێ پێت حاڵی کەم. بەرە سومەیە، ئەلۆ، سومەیە چ بووە؟ چیە و گریانە؟ کاکە کاروان منی کوشت. دیسان کاروان چی کردی دیسان سومەیە؟ کاکە هیچ حیسابێکم بۆ ناکە، ناڵێ وژنم گوناحە لەو ماڵە تەنیایە. کچێ سومەیە، ئەمنەوە خەریکی کاسبی بە. ئەنگۆ سار 12 مانجێ گۆلەگەی تری بەشەر دێن. ئەخە پێم گوتی یەکەم زاریش. سومەیە مێردی پێمەکە. ئاخری گەڕای مێردت بۆ ناپیاوەی کرد. کاکە گیان بەسە و قسانە بۆ قوربانی جاواد من بۆچی تەلەفۆنم بۆ تۆ کردووە؟ دەڵێم وەرە مشکلەی مالی من حەلکە. هەر ئەو خۆشەویستە بوو سەری لە قوڕێنای. هەر ئەوە نەبوو هەموو دەگەڕن بە دوو خۆشەویستی دەکەون. ئاخە خۆشەویستی چیە پێم نەگوتی مێرد بە خۆشەویستی ماکاتۆ؟ کاکە دەزانی چییە؟ ئیتر تەواو من ناتوانم لێی جیادەمەوە. کچێ سومەیە، نای خوای بینە نەکەی لێک جابیەوە. لێک جابیەوە چێ وەرەچێت و؟ کاکە معقولە بچم بۆ کوێ؟ دێمە ماڵیەوە، نە دایکم هەیە نە باوکم هەیە، هەر تۆمەیە. کچێ ماری مەیچە حاری چێ؟ کچێ شیراز، کچێ تو کوڕتان لەگە شیرازی بزی. کچێوە بەخۆم ناتام لەگە شیرازی بژیم. کاکە گیان من چی بکەم؟ تۆ ڕێیەکم بۆ دانێ حەلێکم بۆ بدۆزەوە. من سەر لێشێەوە بەدبەختم. کچێ چ بکەم چێ؟ ئێستا پێم برێ چ بکەم ئەم چە زار هاتیمە؟ وەچی ئەنگۆ پێگرێن ئەمە چ بکەم؟ بەخوا کاکە منی تر تەحملم نەماوە. تەلەفۆن بۆ شیراز دەکەم بەشکۆ حەلێکم بۆ دانێ. کچێ نەکەی تەلەفۆنی لە شیراز بکەی، نەکەی تەلەفۆنی لۆ بکەی. بەخوا کاکە منەوانە نازانم ئیترە ماڵم پێ تەحمل ناکرێ. ئەوە دەچ بەلای شیراز بە حەلێکم بۆ بدۆزێتەوە. کچێ نەکەی تەلەفۆن لە شیراز بکەی. بە قورعان تەلەفۆن لە شیراز بکەی سەر لە قوڕ دەنێ. بۆ قورعانی سەر لە قوڕ دەنێ. ئەوە تەلەفۆن لۆ بکەی سەر لە قوڕ دەنێتەوە ئەوجە کەیفی خۆتە. کاکە گیان دەزانم تۆ هیچم بۆ ناکەی. بەخوا دەڕۆم سەری خۆم هەڵدەگرم.